کەلۆ لە هەر کەسێکی دەپرسم یەکەمی قسەی باسی کوالیتی دەکا ئەڵلقەی نوێ لە ئاریگەیمینگ و ڕەمەزان لەگەر ئەو برای خۆشەویستەی براژیان بەخێر هاتی ئەزیزی زۆر سپاس یەک پرسیارمان هەیە سەبەب چییە هاتیە ئاریگەیمینگ لە ئاریگەیمینگ دڵبژاردیەوە بە قورعان لەگە ڕێزم کاگانی نەرێم بەرەو ڕووی الحەمدولیلا شتەکان کوالێتن شتەکان ڕێک و پێکە یەک سوال قسەی خۆ لە بیرمەکە لۆ لە هەر کەسێکی دەپرسم یەکەمی قسەی باسی کوالیتی دەکا ئەخر دیارە بە خۆتان کوالێتن لە وێشتی کوالێت دەینن زۆر سپاس بەڕێزی سەلامەت بی چاوەکەم ئەزیزی زۆر بەخێر هاتی سەلامەت بی هیچ قسەی دیکەت مایە دەستان خۆش بی جەماعەت یارمەتیاندام داشکانیان لۆ کردم لەسەر قسەی بەڕێزت ئەزیزی سەرکەوتوو بن خوای گەورە پشت و پەناتان بی ڕزقەکی حەڵال ئینشاءالله ئینشاءالله ئەوزە بگەڕێەوە ئاریگەیمینگ بڕۆوە زۆرێ فەرموو بای 52,000 بە هەزاری بکە بەخێر هاتی ئەزیزی سەرچاوان خۆشەویستی بەخێر بێن لە بۆ ئاریگەیمینگ زکرێک لە کۆمەدی لە بیرمەکەن